ئەو پارتیوێچێتی و هەندێک بە ناو میدیای ئەهلی کە دەستی دوی پارتیوێچێتین یان ئەوەتە بەس لە بۆ ئیش دەکەن خاوەن پرەنسیب نین دێن بەس خەڵک سار دەکەنەوە دەبنە بەشێک لە مینبەری پارتیوێچێت کەس تەمەشای مینبەرەکانی پارتیوێچێتی ناکە یان ئەگەر تەمەشاش بکەن مزداقەتیان نیە دێن پارتیوێچێتی لە ڕێی دەستی دووەکانیان شت فڕێدەن تەشخەڵە بە ئێمەمانان دەکەن ئەو خەبەرانەی بیانێ خەڵکی سارد بکەنەوە چاشە بکەن دەدەنە ئەو میدیانە لە ئەوە چەند بێشە ساڵێک بڕیاری دادگای فدرالی دەرچوو زۆر ڕوونە پارتیوێچێتیش قبوڵیان بووە هیچ لاریان لێ نەبووە هەندە مجەڕەد تەوتینیان مشکلات دروست کرد تا ئێستاکە ئەوە بە تایبەتی لە سێ مانگی ئەخیری دەجارۆفت چوە کاچ خۆم عێراق ئەوە دەڵێ دەبی بڕیاری دادگای فدرالی زیادی نەکردیە دادگای فدرالی سێ خاڵەکەی جێبەجێ بکەن هەرێمە هەردەمێک کرک و هەنجەتش دەبینتەوە خۆی دەدەستەوە هەردەمێ درۆیەک دەکەن ئەها بڕیاری دادگای فدرالی سەر لە نوێ دووبارە وەلای ئیداری ئەو سێشەمەی ئەوە دەخرێتە ئەنجومەنی وەزیران ئیتاری تەنسیق کۆ دەبتەوە هەمووش دو هەندێکیان هەر ڕۆژەی بەلای کەم 300,000 بەرمیل نەفت و 5 ملیار دیناری دەخەنە جیرفانیان یعنی پاڤلۆ دەچێت بەغدایە شتەکە زۆر ڕوونە ئەتراف بە بڕیاری دادگای فدرالی دەکەن هەمومان لەگەڵتاندان دەبین ئەگەنا ئەو کات کوشتن و خەڵک ساردکردنەوەیە بڕوا بکە ئەوانە نانەوێت دزێک ئەو پارە دزیاری کردیتیان تەسلیم بکەن نەو تەسلیم ناکەن داهاتەکە تەسلیم ناکەن تەوتینش نانەوێ بکەن ئاو بێنە و دەست بشۆ بۆیە شەرمەزاریە بۆ پاڤل بڕوا بکەن ئاوڕیان ئەمن ئەوەتان پێ دەڵم دوێنێ هامشترین مەوزوع موسی خەڵک بووە لە کۆبنەوەی پارتیوێچێتی ئەوانە زۆر بێشەرەفن یعنی سنووریان نییە وە زیاتر کۆبنەوەگەیانەسەوە بکو خۆپشاندانی جەماوەریەکان کب بکەنەوە زۆر بە هامشی مەسەلەی موچە بە وەفدەک دەچیدە ئەویش هەفتەیەک دەبا ئەو خەڵکەی سار دەبتەوە چەند هەفتەیە ئەو خەڵکەی ئەو هەفتەی نا ئەو سێشەمەی ئەو کۆبنەوە دەکرێت ئیتار تەنسیق کۆ دەبتەوە سوودانی کۆ دەبتەوە بڕیاری دادگای فدرالی وەلای ئیداری کورە بابا لە هەمووی بێشەرەفتر هەندێک بەناو میدیا هەنە دێن ئەوە دەکەن کۆبنەوەکی گرنگکێ لە بەغدا بڕیار دەدرێ ئاوا و ڕوودا و کوردستان بیسار و کەناڵی هەشت دەڵێن ئەوە مشکلەک نییە بە شەرما تو بە خۆت بڵێ ئەوەبی ئیشی میدیای سەربەخۆوێت تحریزی خەڵک بکە خەڵک دژی ئەو دەسەڵاتی ئەو بکە بەسە مەبنە مینبەری ئەو چەتانە خەڵک سار دەکەنەوە حەقیقەتەکەی بگۆزنەوە ئەو دەسەڵاتە ناوێ پارە تەسلیم بکە ناوێنەوە تەسلیم بکە شەڕیمان و نەمان لەسەر دزی دەکە برسیکردنی خەڵکی کردە باشترین سەرچی خۆی کە گوایە عێراق نایدە لە کاتێکدا هەموو هۆکارە سەرچەکە ئەوانن دزیەکانی خۆیان نانەوێ وازە لێ بینن بڕیاری دادگای فدرالی زۆر ڕوونە ئەو هەموو سەردان و هاتوچۆیە چییە دەیکەن ئەو هەموو میدیای بێ شەرەفەت چییە هەموو هەفتەی دەڵێ کۆبنەوەکی گرنگ ئەو هەفتەی بڕیار دەدرێت دوای دەرێ وڵای تاجی بوو ئەوە بێ شەرەفین گوێ لە پارتیوێچێتی زیاتر